ساڵانە لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیاران کێشەکانی جوتیارانیش دووبارە دەبنەوە. سەرۆکی لیژنەی کشتوکاڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەم ساڵ جیاوازیەکی زۆر کراوە لە وەرگرتنی گەنمی جوتیاران و دوای وەرگرتنی پرۆسەکەش تاکو ئێستا پارەیان بۆ خەرج نەکراوە بە پێچەوانەی شارەکانی تری عێراق کە جوتیاران پارەی گەنمەکانیان وەرگرتووە. وەکو ئاگدارن کە ئەم ساڵ جوتیاران لە دۆخێکی زۆر خراپدا بوون، بەداخەوە پرۆسەی وەرگرتنی گەنم بە شێوازێکی خراپ بەڕێوەچوو. ئەوە بوو کە وەزارەتی بازرگانی عێراقی جیاوازێکی زۆری بە جوتیارانی هەرێمی کوردستان کە ئەوە بوو کە بەشێک لە گەنمەکانی وەرگتن سەرڕای ئەوەش کە تاکو ئەو دقەیە کە بۆ 2 مانگ دەسێت جوتیارانی ئێمە شایستەدارەکانیان بۆ نەهاتەوە، بڕێکی کەم هاتووە. بەڵام لەگەڵ ئەوەدا ئێمە بە دوواداچوونمان کردووە لە مووسڵ و لە تەواوی ناوچەکانی تر جوتیاران شایستەدارەکانیان بۆ سەرف دەکرێت. بۆیە لە ڕێگای سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە نووسراومان ئاڕاستەی نووسینگەی ئەنجومەنی نوێنەران کردووە لە سلێمانی کە ئەوان نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمانی عێراقی بتوانن کارێکی جدی بکەن لەسەر ئەو بابەتە و شایستەدارەکانی جوتیاران بە یەک پاکێت بدرێ بۆ بە یەک چەکە بدرێ بە جوتیاران. جوتیارانی هەرێم ناڕازی و نیگەران و وەک خۆیان دەڵێن ئەم ساڵ بڕێکی کەم لە گەنمیان لێوەرگیراوە و ئەوەی کە دەمێنێتەوە ئەوان ناچارن هەرزان فرۆشی بکەن. لەلایەکی تریشەوە دڵیان لای ئەوەیە کەی شایستەکانیان وەربگرن. داواکاریمانەیە پارەکەمان لە وەختی خۆی بداتێ و دامی فەلاعی بکرێت. ڕێژێکی زۆر گەنممان ماوە و لێمان وەرنەگیراوە، وەزارەتی کشتوکاڵ دامی فەلاعی نەکرد. گەنمەکەش لە خۆی بەجادێ ئەو ساڵ گەنمێکی زۆر باشە، ئەمە بە حیسابی عێراقینە و لەگەڵ عێراقداینە و قەرارێکیان دەرکی گوتیان کاکە فەرقی هیچی عێراقی نییە. ئێستا زەمان زیاد کردوین هەڵیان هاتوین لەبەرەوەی گەنم زۆرە لێمان وەرناگرن. فەردەی کیمیایی بە 70-80 زاری دەکردن، سپیەکەی هەروە 2-3 گاسنایی لێدەی 3-4 جا دەرمایی لێدەی بڕاکە هیچ فەلاگە عەرز و بەرزی خۆی نەبێت لەبۆی تێ هەڵنایانێ. ئەم ساڵ جوتیاران زۆر دڵیان بە بەرهەمەکانیان خۆش بوو بەهۆی جوانی و باشی بەرهەمەکانیانەوە، بەڵام لەلایەکی تر نیگەرانن لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کە ساڵانە کێشەکانیان دووبارە دەبنەوە و مافەکانیان لە کاتی خۆیدا پێ نادرێت و بڕێکی کەم گەنمیشیان لێ وەردەگیرێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕی.